هێزا بەڕێز لیوا عەزیز وەیسی فەرماندەی گشتی پێشمەرگەی زێرەڤانی کوردستانمان میوان کردووە تا پێکەوە لەگەڵ بەڕێزیاندا جوانمێریان جوانتر بناسێنین و گلەیەکانتان بگەێنین بە لای لیوا عەزیز وەیسی وەکو فەرماندەی گشتی پێشمەرگەی زێرەڤانی کوردستان و بەڕێزان هەمووتانەوە دەزانن کە ئێمە لە ئەمڕۆی کوردستاندا بە دوای هەر بابەتێکدا دەڕۆین کە پەیوەنددار بێ بە ژیانی خەڵکەوە و ئێمە دڵنیان لەوەی کە هێزەکانی زێرەڤانی لا وڵاتی ئێمەدا هێزێکی تۆکما و پڕچەک و یاسایی و بەهایبەتن کە هەڵقوڵاوی ناخی پێشمەرگەون و ئێمە پێمان وایە کە ئەمە پێویستە زۆر لەوە زیاتر قسەیان لەسەر بکرێ و پرسیارەکانی و زۆربەی ئەو لایەنانەی کە پێویستە بدوێن و گلەیەکانتان بگەێنین. بەناوی ئەوەی بەڕێز و خۆشەویستەوە بە خێراتنی بەڕێز لیوا عەزیز وەیسی فەرماندەی گشتی پێشمەرگەی زێرەڤانی بۆ بەرنامەی ئەمڕۆی کوردستان و بۆ کەناڵی ئاسمانی نەورۆز دەکەین. گەلێ بەخێر بێی زۆر سوپاس. کاک عەزیز، من ئەگەر ئەم پرسیارە دەستپێکی کۆی پرسیارەکانی ترمان بێ لەو دەرفەتەی کە بۆ جەنابەت دەڕەخسێنین لێرەدا، پێشمەرگەی زێرەڤانی کە ئێمە زۆر لە مێژە ئاشناین و ئاگادارین و لە کار و چالاکی و لە ئاکتیڤی ئەم هێزە بەڕاستی زێرەڤانی مانای چییە و ئەم وشەیە خەڵکی کام دەڤەری کوردستانە ئەگەر جەنابەت زیاتر پێمان بناسێنی؟ زێرەڤان ئەگەر تونەوە قەوسێکێدا بە عەرەبی بێژی یعنی حرس ئەقلیم بەڵێ جێ حیراساتێ هاتی ji زێرەڤانی kirinê هاتی یعنی ساڵا 1970دا li demekî da ku hêzên navxwe çi polîs çi asayîş ji ber ew şerê ku dihate firoştin li ser Herêma Kurdistanê neçiyan hemî rêgobanên Herêma Kurdistanê biparêzin. Ev wextê da Hizr Hindê hate kirin hêzeka pêşmerge bête terxan kirin bin fermandey kirina Wezareta Navxwe da ku mil bi milê polîs û asayîş û dezgahê diyet ewlekariyê ku bişêtin parastina Herêma Kurdistanê biket dam û dezgahê Herêma Kurdistanê biketin. û ev zêdetir li devera behdînan şênbêjim li devera Duhokê hate destpêkirin çunkî li wê demê da zêde terkîz li ser wê deverê bû rêkoban dixwastin meselen di navbera Hevlêrê û Duhokê da rêbêne qutkirin ew hemî ew muessesatê hikûmî dezgahên hikûmetê yetmêrî hedef bûn, armanc bûn bû wan karên terorê. Ji bo ev hêza ku ji bo zêdetir yani parastinê biketin û hawkariyê biketin gel polîsa bibête hêzek ji bo wezareta نخو بشت ملت و حالات ماجی سربستر بزاو و حرکت خو بکتن. بله کاک عزیز ما بوی رونتر للامان همومان آشنا بین بوی کبزانین زێرەڤانی خەڵکی دەڤەرێک یاخود ناوچەیەک یاخود بەگشتی کوردستان لەناو هێزەکانی زێرەڤانی جێ شوێنیان هەیە؟ بله زێرەڤانی هێزێکی نەتەویە. بله و ji bo hemî miletê Kurd e ji bo wê jî miletê Kurd bi giştî beşdarî zêrevanî bûye li her deverê Kurdistanê tu bibînî zêrevanî tê de û erkî wê jî yani nayê diyarkiriye ku eger ez xelkê Hevlêrê bim pêwîst e ez li Hevlêrê erkî xwe bibînim yan ez xelkê Silêmaniyê bim pêwîst e ez li Silêmaniyê erkî xwe bibînim xelkê Şingarê bim pêwîst e ez li Şingarê ez wekî leşkerekî li kîrê berê me bidenê û erkî min li kîrê bîtim pêwîst e ez biçim li wêrê erkî xwe bibînim bica ev çend dîr bîtin yan çend nêzik bîtin yani wekî leşkerekî profesyonal yê hemî dinyayê da zêrevanî jî rolekî wisa xwe dibînîtin. کاک عزیز دەکرێ بڵێن وەکەوەی کە جەنابەت ئیشارەت پێکرد هێزێکی نەتەوەیی و گشتگیرە لە سەرجەم کوردستان پێشمەرگەی تێدایە. دەکرێ ئەم پرسیارە بکەم کە ئایا زێرەڤانی نەتەوەکانی تری تێدایە وەکو پێشمەرگە؟
نتویدیش بلکه کیم بس یک کردستان تیدانه مثلا همه او نتوی کل کردستان دا جیان دکن چه کرد بن چه ترکمان بن چه کلدان بن چه آسوری بن چه ارمن بن یعنی اگر تو برای خدای دنوا زیروانی دا جی خوی کری بسرم عربی شیده ده هی بسرمانت هی هر دو مذهبت خود اساسی و یعنی شیعه و سنی ده جی خود گرن کردی زدیت ده هی لهجات جدا جدا کردستان ده هی سورانیات ده هی بادینیات ده هی هورامیات ده هی لهجات شبکی ده هی تو کنیزی که هورامیاجی گلکی وصا يعني دين مثلا مگو بسرمان ازدي مسيحي اوانا همي دبينن كاكي صباي اوانا همي دنا وزيرواني دا جي خود گرن دين دور و مذهب چه يعني نه ناسنامه مروفی دنا زیروانی دا کار مروفی ناسنامه که و مروفی دیار دکه که ادی هزا مروفی چیه و چینه